دیارە ژووری بازرگانی هەڵەبجە نزیک بە پێشەشبانی کە حاولەی جدیمان تیا کردووە باوکاری لەگەڵ ژووری بازرگانی سلێمانی و ژووری بازرگانی هەرێم واتە بەڕێزان کاک سیروان و کاکدارا خواڵناگری هەموو هاوکارێکی جدیان کردوین بەڵام لە پێشا بڕیارباننا ئێمە 9 کەس بێبەرلیژنێکی تازیری دۆ کەسەکە وتیان پێمان باشە بیکەن بە 12 و 13 بۆ ئەوەی 3-4 کەسە بێ دوانسیانێکیان احتیاج بێ وتوان باشە اینجا ئەوان بڕیارە هیچ کەسێکە بێ بە عضو لەم لیژنەیە یا لە بۆکردنەوەی غرفەی توجارە یا بڕین ژووری بازرگانی لە پارێزگای هەڵەبجە ئەبێ دانیشتوی هەڵەبجە بێ وتمان ئێمە خەڵکمانەیە بە زمانە مەقاولە دەوڵەمەنە خەڵکی پارێزگای هەڵەبجێ بەس لە ناو پارێزگای هەڵەبجە دانانیشێ بۆیە ئەبێ بە مەرجی یەکەم هەویەی هەڵەبجە بێ واتە هەوی پارێزگای هەڵەبجە بێ وتیان باشە دوایی بڕێ پارەیان دانابوو پارەکە زۆر بوو بۆ هەریەکێ لەو کەسانی کە ئەبن بە عضو وتوان ئەو بڕە پارە ئەگەر کەم بکەنەوە ئەوان لە دانیشتنی خۆیانە لە هەفتەی پێشوە بڕیاریاندا بڕی پارەکە کەم بکەنەوە بۆ هەر عضویەک و بڕیاریاندا هەچ کەس شروتی مەقاولات و شروتی بزنسبان و شروتی بازرگانی و ئەوەی کە لە پێڕێوی ناوخۆی ژووری بازرگانی هەم هەرێم هەم مەحافەزەکانە هەیە لەویشە هەبێ قۆبوڵی بکەن و بڕیاریشاندا 9 کەسەکە بکەن بە 12-13 کەس و ئەم لیژنە تازیدیە لە نزیک کاتە کۆبنەوە لە 9 کەسەکەی خۆیان سەرۆکێک و دوو جێگری احتیاط دابنێن تاکو و کارەکانی هەرنانە سەرپی ژووری بازرگانی پارێزگای هەڵەبجە دروست کرێ ئەویش بەوەی ببینایەکیانە بێ و ئەبێ تەسیساتی بۆ بکەن و سەرجەم ئەو کەسانی کە عضون یا هەوی عضوێتیان هەیە یا ئەتوان بن بە عضو یا بن بە ئەندام لەو ژووری بازرگانی هەڵەبجەیە مەلەفەکان بگرێتەوە بۆ ئێرە تا لە دەرفەتێکی نزیکە مؤتەمەر بۆ ئەم کارە بکەین هیوادارین تا سەلیمان بتوانین بیکەینەوە بە هەموو لایەک لە 2 هەفتەی داهاتوو